کەرنەڤاڵی پاییزی زانکۆی ئەمریکی بێگومان بە سپۆنسەری دەستگای میدیای کوردسات لە ئێستادا دەستی پێکردو و چەندین کاری تایبەتی خوێندکاران لە خۆگرێ لەگەڵیشیە چەندین چالاکی تایبەتی تێدایە. سڵاتان لەوێ ئێرە نزیک سەکۆی ئازادی پارکی ئازادی شاری سلێمانیام وەک دەزانین لە چەند ڕۆژی ڕابردووە بە سپۆنسەری دەستگای میدیای کوردسات چالاکی کەرنەڤاڵی پاییزی زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی ڕاگەیەندرا. چالاکیەکە خۆی لە یەک ڕۆژە دەبینێتەوانێ. لێرە ئەمڕۆ کۆمەڵێک خوێندکار کە لە ئێستا خوێندکاری زانکۆی ئەمریکین لەگەڵەوەشە هەمان ئەو خوێندکارانی کە دەرچووی زانکۆی ئەمریکین لێرە کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆریان خستۆتە ڕوو کە هەر یەکێکیان بە بەرهەمێک و بە ئەکتیڤیتیەک بەشدارە لەم کەرنەڤاڵەیە. هەنێکیان تابلۆکانی خۆیان لێرە نمایش کردووە، هەنێکی تریشیان توانیوانە بە ئیشە دەستەکانیان بەشدار بن. لێرە کتێبخانەیە کراوەتەوانێ. ئەمڕۆ ئێمە لێرە دەمانەوێت چاپێکەوتن لەگەڵ هەنێک لەو خوێندکارانەیە بکەین کە ئەمڕۆ لە کەرنەڤاڵەکە بەشدارن، لەگەڵمان بن بۆ ئەوەی بتوانین چالاکیەکانتان بۆ بگوازینەوە. خوێندکارێکی زانکۆی ئەمریکی ئەمڕۆ لە کەرنەڤاڵی پاییزی شاری سلێمانی بە چ چالاکێک بەشداری؟ من وەکو خوێندکارێک و وەکو هونەرمەندێک بە لەوحەکانی خۆم هێناوە و لەبەروی کەسێکی هونەریم حەزیشم لە هونەرە و توانیم ڕێگەیەکی خۆم دۆزمەوە بۆ ئەوی کە هونەرەکانم بە هاوڕێکانم و بۆ خەڵکی کەش پیشان بەم و بیسەلمێنم کە من وەکو خوێندکارە توانم ئیشی کەش بکەم و زیاتر ئیشی ئەبستراکت دەکەم. ئەم هەلەش هەلێکی زۆر باش بوو. ڕەفیقەکانم زۆر پشتگیریان کردم و وتیان تۆ تواناو هەیە و منیش توانیم بەشداری بکەم. ماوەی چەندێکە ئیشی ئەبستراکەکەیت؟ ئەتوان بڵێم لە قۆناغی پۆلی 11ەوە ئیتر وردە تزانیم توانام هەیە و لە ڕسمی بەسیتەوە دەستم پێ کردوایەوە چوومە سەر لەوحە و شتی گەورەترم کرد. وەکو باسی کرد بە و بەرهەمانە بەشداریت بەڕێستان تاشان ئەم جۆرە کەرنەڤاڵە گرنگە کە بکرێت ناو بەناو زانکۆکان بتوان هاوکاریتان کەن تاوەکو بەهرە و توانای خۆتان لە هەر بوارێکی جیاوازە بێ دەربخەن. وەڵای بەڕای من زۆر گرنگە چونکە لەوانەیە ئێمە ترسێکمان هەبێ یاخود بڵین پشتگیریمان نییە تاوەکو بتوانین نەک هەر کاری هونەری هەر کارێکی کە بێت ئایا نووسین بێ یاخود هەر ئیشێکی کەو کرد بێت بتەوێت بیسەلمێنی کە تۆش توانیت یعنی چۆن بڵێم پیشانی خەڵکی بیت ڕێگەیەکی زۆر باش بە تایبەتی جامیعی ئێمە هەموو کاتێک پشتگیریان کردوین و لە وەکو ڕۆژی زانکۆ یاخود ئەم کەرنەڤاڵە لە ڕێگەی تریشەوە هەر هاوکاری ئێمەیان کردووە. لە ڕاستیدا ئێمە وەک زانکۆی ئەمریکی ئەمڕۆ کە لێرەین دەمانەوێت زیاتر بە کۆمەڵگە ئەشنابین و زیاتر لەبارەی ئێمەوە بزانن. هەروەها لەم ڕێگەیەوە دەتوانین ئاهەنگی سەرکەوتنەکانمان لەگەڵ هاوڵاتیاندا بگێڕین. پیشانیان بدەین کە ئێمە هەموو کات بەردەستین بۆ وەڵامی هەر پرسیارێک یا هەر زانیاریەک کە ئەوان بیانەوێت لە ئێمە وەرگرن. زانکۆی ئەمریکی چالاکی ئەکادمیتر ئەنجام دەدات و بڕیارە ڕۆژی شەممەی داهاتوو زانکۆکەمان بۆ سەردانی هاوڵاتیان کراوە بێت و کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆریش ئەنجام بدرێت. بەڵام ئەمڕۆ کە ئێمە لێرەین داوا لە هاوڵاتیان دەکەین سەردانمان بکەن و بینەری چالاکی و پرۆژەی قوتابیەکانمان بن. هەروەها گفتوگۆ لەگەڵ قوتابی و خاوەن بڕوانامەکان و پرۆفسۆرەکانی زانکۆکەمان بکەن. لەم ڕێگەیەوە بتوانن زانیاری زیاتر سەبارە بە زانکۆکەمان وەربگرن. See the businesses of our alumni and hopefully then learn more about AUIS this way. Your skin makes me
یەکێکی تر لەو بەشە گرنگانی کە لە کەرنەڤاڵی پاییز لێرە بەشدارن کتێبخانەی زانکۆی ئەمریکیە کە بە کۆمەڵێک چالاکی و کتێبی جەگمەن و باشەوە لێرە لە کەرنەڤاڵەکە بەشدارن. ئێمە بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەربارەی چالاکیەکانی بەشی کتێبخانەی زانکۆی ئەمریکی دەچینە لای خات و هەڵبەست کە بەڕێزیان لە پرسراوی کتێبخانەی زانکۆی ئەمریکی سڵاو لێبێت ئەمڕۆ وەکو کتێبخانە بە چالاکیەک بەشدارن. بەخێربێن ئێمە وەکو کتێبخانەی زانکۆی ئەمریکی لە ڕەق سلێمانی چەند چالاکیەکمانەیە لە فستیڤاڵی پاییزەیە. یەکێک لەوانە پرسیار و وەڵامە کە دیاریشمان بۆ فرخوازان ئامادە کردووە. دیارەکان لەلایەن ڕێکخراوی هیوا فاوندیشن و ڕێکخراوی ئایدیاز برین بۆردەرەوە بە سوپاسگوزاریەوە بۆیان دابین کردوون و هەر لەوەها ئێمە چالاکی خوێندنەوەی کتێبمانەیە بۆ مناڵان بۆی لە ئێستاوە هەنیان بن بە هاوڕێی کتێب و هەروەها ئێمە ئەتوانن ئەو بۆردەمانەیە کە ئەو شاعیرانەی کە بەناوبانگن لەوێ شاعرەکانیان دامانناوە کە خەڵک بەدڵی خۆی توانێ وەریگرێ و هەروەها ئێمە چالاکی کەمانە بوو هاوینان هەمانە وەکو زانکۆ کە چالاکی خێرخوازیە بە چالاکیەکە بۆ خانەی کچانە کە بۆ بەهێزکردنیانە چالاکیەکان بریتی بوون لە ئەتوانن لە ڕسمەکانە دیارەکە چالاکی کتێب خوێندنەوە و ئاشنانکردیان بە کتێب و فێربوونی زمانی ئینگلیزی و تەنانەت چالاکی وێنەکردنیش بوو کە ئێمە بخۆشحاڵیەوە کارەکانیان لێرە نمایشەکەین. ئیتر بەو شێوەیە. سەرەتا بە خێراتنی کەناڵی کورساتەکەین و سواسێکی گەورە بۆ کەناڵی کورسات کە هەستا بە دابینکردنی سپۆنسەری تەواوەتی بۆ ڕەخستنی کەرنەڤاڵێکی لەم شێوەیە. بەڕای من کەرنەڤاڵی لەم شێوەیە گرنگێکی ئەوتوو هەیە کە لە هەر زانکۆیەک لە کوردستانە ساڵانە ڕێک بخرێت بە حکمی ئەوەی کە ئەمە هانی قوتابیان ئەدا هەم قوتابی زانکۆکە هەم قوتابی دەرەوەی زانکۆکە کاتێک کە شتێکی لەم جۆرە ئەبینن و هەروەها ئێمە ئەمڕۆ لەم کەرنەڤاڵی ئەمڕۆدا جەختمان کردوتەوە لەسەر ئەوەی کە هانی بزنس یاخود ئەو قوتابیانە بدەین کە خاوەن ئیشی سربەخۆن یاخود ئەو قوتابانی کە با بڵێن دەرچووی زانکۆکەمانن و خاوەنی ئیشی سربەخۆی خۆیانن. ئێمە ئەمانەوە ینی هەدەفی ئێمە لەم کەرنەڤاڵەیە ئەوەیە کە شتەکانیان دەربخەین و وەکو زانکۆیەک پشگیریان بکەین و بۆ خەڵکی گشتیش هاندێرێکی باشە تا ڕادەیە کە شتێکی لەم جۆرا بینێت و ببێ بە نمونەیەکی باش.